کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە سەبارەت بە پێدانی بڕی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان و کاتی کارپێکردنی مۆلی داهلیەکان. کۆبوونەوەکە بە میوانداری بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای کەرکووک و قایمقام و دابەشکردنی بەرهەمەنەوتیەکانی شارەکە بەڕێوە چوو. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا پێدانی کارەبای مۆلیدەی ماڵان کاژمێر 12 نیوەڕۆ بۆ 8 بەیانی درێژ بکرێتەوە جگەل لە پێدانی کارەبای نیشتیمانی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەیاند کەرکووک شارێکی بەرهەمهێنی کارەبایە، بۆیە پێویستە ڕەچاوی دۆخی هاوڵاتیان بکرێت. داواشی لە ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران و دەستەی هەماهەنگی نێوان پارێزگاکان کرد دۆخی شارەکە لە بەرچاو بگرن. ئەم شارە شارێکی دەوڵەمەند و بەرهەمهێنەری نەوتە، بەڵام بەداخەوە بوونی نادادپەروەری وای کردووە ئەم سوتەمەنیە بۆ خزمەتی زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا بەکار نێنرێت وەکو تەواوی پارێزگاکانی دیکەی عێراق. لە پارێزگاکانی دیکەی عێراق جیاوازی لە پێدانی کارەبا بە هاوڵاتیان هەیە. لە کۆبوونەوەی ئەمڕۆماندا داوامان لە ئەنجومەنی وەزیران و دەستەی هەماهەنگی کردووە تا پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە کەرکووک زیاد بکرێت، لەگەڵ زیادکردنی غاز و بنزین و نەوتی سپی، بە تایبەت دوای ئەوەی کەرکووک لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی سەرمای بەخۆیەوە بینی. ئێستا بڕی 850,000 مێگاوات کارەبا دەدرێت بە کەرکووک. ئەمەش لە کاتێکدایە خۆی پێویستی بە زیاتر لە 1200 مێگاوات کارەبایە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک دەڵێت دەتوانین بڕی 8 بۆ 9 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکەین. ئێمە ئەومان دیار خستکەوە ئەو بەشە کارەبای کە بۆمان دابین نەکرێت ئێمە بە باشترین شێوە وەکو بەڕێوەبەرای دابەشکردنی کارەبای کەرکووک دابەشەکەنە سەر هاوڵاتیان بەبێ هیچ فەرق و جیاوازیەک. طبعاً ینی بەرچاوکردنی هەنێک کێشەی هونەری کە لە تۆڕی گشتی کارەبایە. لەو باوەڕەشین ئەگەر بێت و پلەکانی گەرمە وەسەرما بە ئەم شێوەیە بمێنێتەوە بەرەو باشتریش بڕوە احتیمالە کارەبا بۆ 9 بۆ 10 کاتژمێر کارەبا بدرێ. هەروەها مۆلیدەش ئێساکانە لە عەفوان لە 12 نیمەڕۆ بۆ 8 کاتژمێری ڕۆژی داهاتوو ئەگەر بکرێت تێژ من لەو باوەڕەم هیچ کێشەیەکی کارەبا نامێنێ لە مانگە پیرۆزەیە. خراپی دۆخی کارەبای نیشتیمانی لە کەرکووک لە کاتێکدایە خۆی بەرهەمێنی کارەبایە و ژمارەیە وێزگەی کارەبای هەیە، بەڵام بەستنەوەی کارەبای شارەکە بە تۆڕی نیشتیمانی عێراقەوە وای کردووە بەشی کارەبای کەرکووک بە بەراورد بە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق کەمتر بێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.